ئەو هاوکاریانەی کە ئێمە لە هەرێمی کوردستانەوە ناردوومانە بۆ ڕۆژاوە هاوکاری ئینسانیە، هیچ سیاسەتی تێدا نییە. هاوکاری ئینسانی ئەوان لەوێ هیچ دەستگایەکی پشکنینیان لە هەموو سنوورەکەی خۆیان نەبووە بۆ ئەوەی بزانن کەسێک کۆڕۆنای هەیە یان ئەو ڤایرۆسەی هەیە یان نییە. و ئێمەش هەم وەکو ئەوەی کە وەزعەکە تەئسیر لە هەرێمیش دەکا و هەم ئەو هەموو ئوردوگانەی کە لەو سنوورە هەن لە سنووری ڕۆژئاوا لەو منطقەی سووریا ئێمە یارمەتی مختبەرمان بۆیان ناردووە و لەگەڵ تیمی طبی و تیمی هەندەسی بۆ ئەوەی فێریان بکاتن کە چۆن لەسەر ئەو ئەجهیزانە ئیش بکەن و بە تەئکید لە چوارچێوەی هاوکاری ئینسانی بووە.